ئاسەدا چۆن لە ڕێگەی پاراستنی ڕێگایەکی ستراتیژی توانی شکست بە پلانگێڕیەکی گەورەی دژی کورد بهێنێت. هەفتەی ڕابردوو بۆ ڕۆژاوا چارەنووسساز بوو. هەر هەڵەیەک دەکرا داڕوخانی ڕۆژئاوا و ئەزموونەکەی لێ بکەوێتەوە. بۆ دیمەشقی ژوا بوو. هەر بردنەوەیەک هەنگاوێک بوو بۆ زاڵبوون بەسەر کووردا. یەکێک لەو شەڕە چارەنووسسازانە لە گوندی سەفا بوو بۆ بڕینی شادەماری نێوان باشوور و ڕۆژاوا. ناوچەی چل ئاغا و گوندی سەفا لە ڕۆژاوای کوردستان بەهۆی هەڵکەوتە جوگرافیەکەیانەوە وەک قوفڵێکی ستراتیژی بۆ دەواازەی سنووری سێمێلکا و پایوەندی نێوان هەردوو بەشی کوردستان دادەنرێت. ڕۆژی 26 مانگ کاتێک دەنگۆی ڕێککەوتنی هەسەدە و دیمەشق هەبوو، هێزەکانی سەربەسوپای سووریا هێرشێکی توندیان کردە سەر گوندی سەفا و چل ئاغا. ئامانجێکی ستراتیژیان هەبوو بۆ گرتنی ڕێگای ئێم4 کە ڕێگایەکی سەرەکیە لە نێوان باشوور و ڕۆژاوای کوردستان. بۆ ئەوەی دۆخی هەسەدا لاواز بکەن، پلانە ستراتیژەکەیان ئەوە بوو کە ئەو ڕێگەیە بگرن واتە ڕۆژاوای کوردستان بە تەواوەتی گەمارۆ بدرێت وا هیچ دەرچەیەکی بۆ باشووری کوردستان نەمێنێت. ئەم هەنگاوە وەک هەوڵێک بۆ خنکاندنی ئابووری و سەربازی ئیدارەی خۆسەر و بێبەشکردنی لە تاکە دەرچەی سنووری چالاک سێمێلکا هەژمار دەکرا. هەسەدا زوو لە مەترسی ئەو پلانەی دیمەشق تێگەیشت. هێزێکی زۆری بردە و سنوورە تەنانەت بەپێی هەندێک سەرچاوەی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانیشەوە بەشدار بوون لەم شەڕە و بڕیاردرا شەڕی مان و نەمان بۆ شکست پێهێنانی ئەو هێرشە ئەنجام بدرێت. دوای بەرگریەکی زۆر تواندرا شکست بە هێرشەکەی دیمەشق بهێنرێت. ڕۆژاوای کوردستان لە گەورەترین مەترسی بپارێزرێت. هێشتنەوەی دەواازەی سنووری نێوان هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان لە بندەستی کورد وای کرد هاوکێشەکە بە قازانجی ڕۆژاوا بگۆڕێت. دیمەشق بێئومێد بوو لەوەی بتوانن ئەو ڕێگایە بگرن و بیکەنە فشار بۆ سازش پێکردن بە هەسەدا. هەر ئەو ڕۆژە هەسەدا ڕایگەیان زیاتر لە 20 تەرمی چەکدارانی سوپای سووریا کەوتون. تاوەکو ئێستا هاوکاریەکانی هەرێمی کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان لەم دەواازەیە بەردەوامە. کۆتایی بە پلانگێڕیەکی گەورە دژی کورد لە ڕۆژاوا هێنراوە کە دەکرا ببێتە هۆی شکست پێهێنانی تەواوی ئەزموونی ڕۆژاوا.